بە مەبەستی بە جێگەیاندنی فەریزەی حەجی ئەم ساڵ یەکەم کاروانی حاجیانی سنووری گەرمیان بەڕێکەوتن بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و لەوێشەوە بۆ شاری مەدینە. ئەمەش لە کاتێکدایە کە بەشێکی زۆری ئەو کەسانەی لە تیر و پشکی فەریزەی حەجی ئەم ساڵدا ناویان دەرچووە بەدیهێنانی ئاواتی چەند ساڵەیانە. ئیشەڵا پەنای خوای گەورەوە ڕێین بۆ حەجی گەورە ئیشەڵا خوا بکاتە قسمەتمانەوە بیەوەی لێ لێمە ئێوەشا و پەنای خوای گەورەوە خوا هەروە بیەوەی بڕۆینەوە سەڵامەتی بێنەوە ئیشەڵا دوعای خێر بۆ هەموو برادینیەکەکەین ئیشەڵا و پەنای خوای گەورەوە. بەڕاستی ئەمە سەفەرێکە کە لە تەمەنمان جارێک خوای گەورە ئیشەڵا بیکاتە نسیبمان زۆر دڵمان خۆشە و زۆر بەختەوەرین کەوا ئەم سەفەرە ئەەکەین هەرچەنە دوورەکەونە لە قەوم و کەسوکار و خاک وڵات و نیشتیمانمان بەڵام زۆر دڵمان خۆشە لەبەرەوەی ئیشەڵا لەو شوێنە مبارەکە دوعای خێرەکەین بۆ قەوممان بۆ کەسوکارمان بۆ دەست و حەبابمان بۆ خاک وڵاتمان. دڵخۆشم ئەوەنە دڵخۆشم ئیتر 2010 ناوم سی سەلام پەنای خوا بیکاتە ئەو شوێنە جوانە بکاتە قسمەت هەموو بسڵمانێ خوا لێمانی وەرگری خوا حەز لە هەموو بسڵمانێ قبوڵکە ئێمەی سا و پەنای چێ. الحەمدوللا زۆر دڵخۆش و دڵشادم بەوەی کەوا ئەم سەفەرە ئەەکەم بۆ عەرەبستانی سەعودی و بۆ ئەنجامدانی فەریزەی حەج. زۆر جیاوازە تەمان ڕۆژانی تر لەکوێ ئەمڕۆ لەکوێ تۆ ئەمڕۆ من دڵشادم بەوەی کەوا ئەم سەفەرە بکەم و ئەنجامدانی حەج و ئەم فەریزەی لە جێ بێنم. بۆ ئەم ساڵ و لە سنووری گەرمیان 382 هاوڵاتی کە سێیەکیان ئافرەتن مافی بە جێگەیاندنی فەریزەی ماڵی خوای گەورەیان هەیە. لەو ڕێژەیەش 28 کەس بە شێوەی بازرگانی بەشداری ئەو فەریزەیە دەکەن کە سەرجەمیان بەسەر 8 گروپ دابەش کراون. حاجیانی ئەم ساڵ لە سنووری گەرمیان نزیکەی 400 حاجین کە پێک هاتوون لە 8 قافڵە و ئەمڕۆ یەکەم کاروانمانە و ئینشاءڵڵا سبەی نەدوو سبەی کۆتا هەموو سەرجەم حاجیانی گەرمان سەفەر دەکەن و دەڕۆن ئینشاءڵڵا. ئەم ساڵ ئێمە کۆمەڵێک حاجیمان هەبوو بێژگە لەو حاجیانەی کە لە ڕێگەی قورعە و تیر و پشکەوە ناویان دەرچوو. هەندێک لە حاجیەکانمان ئەم ساڵ لە بەڕێگەی بازرگانی ناونووسکرا بوون. هەندێک لەو حاجیان ناو قافڵەکانی ئێمە جێگەیان نەبووە یان بڵێن زیاد بوون لە قافڵەکانی ئێمە لە ڕێگەی قافڵەی سلێمانی و ناونووسمانکردنەوەوانە لە سلێمانیەوە سەفەرەکەن ئینشاءڵڵا. بۆ ئەم ساڵ نزیکەی 35,000 هاوڵاتی لە عێراق و لەو ڕێژێش نزیکەی 5,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە هەردوو ڕەگەز مافی بە جێگەیاندنی فەریزەی حەجی ئەم ساڵیان هەیە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.